ئێستا من لە پێنجوێنم ئەم ناوچەی لێم پێڵەن برای ماوە یەکێکم لە بێستانەکان و کێڵگەکانی بەرەمێنانی شووتی ئەمە ئەم زەویە هی کاک حاجی سەردارە ئەو بە ئیجار گرتوێتی کاک غەریبە کاتەوە باش حاڵتان باشە کاک حاجی سۆری سپاس دەکەم کاکی گیان بەخێر بێن سەر چاوم بە خێراتنتان چاپۆیەکە گرتووە بەدەستەوە بۆ شووتیە بۆ شووتی بۆ شووتی لە ئینشاڵڵا مەکتەکەی شووتیشە خۆین نۆشی گیاندانێ ئەمە ئی خۆتە ئیجار ئەمە ئیجارە بەچەند ئیجار ئەمە گرتومە بە 4 ملیۆن بۆ ساڵێ بۆ ساڵێک مەساحەکەی چەندە مەساحەکەی پێم نەوتی تقریبا هەمووی 9 دۆرمە 9 ئەویش 9 نویشیە تقریبا 22 مترە باش 22 ئەمە 4 ملیۆنە داوە بە ئیجار ئارە وەڵا چەند مەصرفی تر چی هەر تووەکەشی بای 2 ملیۆنە هەر تووەکەی لای لۆ نوشتەکەشی تقریبا بای 3 ملیۆنە بێ ئەگەر حساب بکەین حساب من 33 ملیۆنم لا ماو ئەلەوە خەرج کردو شێخیگیان هەڵێکی ئەم پیاوەزانە ئەوە شوێن 33 ملیۆنم خەرج کردووە چۆن یەک دقەی ئێستا من 16 ملیۆنم دەستەکەوێتەوە کاک شێخ 33 ملیۆن بە ئاو بە دەفتەر نییە خەرجم کردو لەم ناوچە و لەو عەزانە خەرج کردو ئەوەت ئەوش ئەو تقریبا ئەوەی شان هینێکە 16 نەوارە 16 دۆنم باشە لەمەی ئەم شووتیا با قسە بکەین بەڵێ 4 ملیۆن بە ئیجارەکەی 2 ملیۆن بە تووەکەی هینە تۆ بازارەکەی سوالکە بەڵێ ئەمە 6 ملیۆن بە نایلۆنوش بە نایلۆنوشتۆ تقریبا هەر هەمووی ئەم عەزەی حساب بکەین ئەمە لەگەڵ ئەو تەماتێشی لەگەڵایە با پیاو بڵێ هەر هەمووی نزیکەی 11 ملیۆنم تیا خەرج کردووە 11 ملیۆن ئەم شووتیە ئەم شووتیە ماوە بە 5 ملیۆن گشتی هەر هەمووی ئەرێ بەخوا لە گۆترەی تەوە لە گۆترەی کردن بە کیلۆش بە کیلۆی 100 دینارەکە شێک یعنی نزیکەی 9 ملیۆنە خەرج ئەرێ بەخوایتم زەرە دەکەین هەر هەمومان ئەوەی تر لەو زاوە لەو کەبراین هەمومان کۆبووینەوە شێخە گیان فەلاعەکان شەڵاتی بۆوێ دەوری هەژنەوە فەلاع بووین هەمووی سکاڵای دڵی خۆمانە کرد باشە شێخە گیان بۆچی کردوتە پاری باشتر یەکرد چی پار 500 دینار یەکرد ئالێرا بە ئەو تۆزە بوو بڵێ یان بەچەند یان بە 12 ملیۆن ئەو تۆ سکاڵە ئەمە ما بە 15 ملیۆن ئێوەش باش لە 20 ساڵ جارێ زەرەکە ناوەڵا بیجار نییە ناوەڵا دیتە ئێوە ئەوە ئیشەکانمان بۆکەن ئیشەکان بە پیلان ناکەن ئیشەکان بە جوانی ناکەن بۆ فەلاح ئەوەتە گازەکەمان بۆیان بۆ ماڵەوە با گازەکە زۆر هەردامێ لە بەقات دەبێ بەرمیلە گاز بە 30,000 ئێوە بەچە نەمانێ بە 220,000 دەبێ گاز بەرمیلە گازبانێنێ ئێوە بەخوا من بەس پەیامەکە ئاگەێن باشە من دەنگی ئێوە ئاگەێن باشە ئێمە لەسەر نەوت و بانزین خەوتوین بەڵێ ئەی حکومت بۆ پیلانێن یەکە بتوانی وەکو حکومەتی عێراقی بیەی بەو خەڵکە ئێستا تۆ شتێکمان ئەمە شووتێکە بسم اللهی چۆنە شووتێکی ئەگە خراپ نەبوو بێونەگەی بە شێخە گیان دوای گلەی لێ نەکە بڵێ خراپ بووە ئەمە شووتێکی خراپە شێخە گیان لەو کەڵە شێرین بەرێ ئەمە کەڵە شێرەکەدانە خوێن لام خۆشە خۆ ئەمە سەبی خۆی بزانین کاخەریب تۆ ناخۆی ئەمە ئەیتەوایتە زیاگەی کاکەری یاخەریب تۆ چیان کردووە لە من لەم مەتێکە هەر لە پەنا ئەمە شوتیم کردووە بەوخوا کە خوای 5 ملیۆن چۆ بەڕویا ئەسێ و پیاوە ئەزانە 500,000 ناومەتێ والله خەرج کردووە هەر لەم دەستا بە 18 ملیۆن خەرج کردووە لە دەستی خونیانە و لە دەستی بلای ماوە چەند ئەو 18 ملیۆنە چەندە بۆ هێنێتەوە حەشم بۆ نایەن تۆ چی بۆ هێناومەتەوە ئاکاکی جات ئێستا لە 5 ملیۆنی شووتی 500,000 بۆکە ئارە بەخۆ ئەوتە لێ ئەم پیاوەی بۆ نایتەوە 500,000 ئەو 5 ملیۆنە و ئەو 5 ملیۆنە ئەگە زۆر کەمی کردایە 10 ملیۆنێک ئارە وەڵا دەردەکەی چێم ساڵ کێشەکە چییە شووتێکە ئەڵێن لەم هاوردەکەنەی هێنن نە ئەشهدوو هەتا بڵێ بەلەزەتە خراپە ئەڵێن لەم لەولا من یەک دەرمانی لە تورکیا هێن یا بەخوا یەک بۆ تات یەک شتێ ناکەم ئەمە ئەوە دا هاتەنە جوانە یەکەشتی ڕەمچی ئێستا پێم بڵێ بەڵێ ئەو شووتێ بۆ پارە ناکەم ئەم شووتێ وەکو ئێمە بسوومانە ئەڵێن لە لای تر هاوردەکرێت کوردستانە عێراقش وێ یعنی ئەگەر ئێستا قوفڵ بن لە هەرچی حدودەیە ئەو شووتیە کیلۆ 300 دینارەکە وەڵا 300 نادە زیاترەکە کا غەریب هەموو ساڵێ جوتیاری وڵاتەڵن زەرەکەین کەچی هەر ئەیشیکەن ئەیدا چاچیە ئەم ساڵ تومە هەر لێرە بەڵێ من ئەم ساڵ بتومە زەرم کردو پان نەموتۆ پێ چەند ساڵە نەموتۆ زەرم کردو بە ئەم ساڵ وام لە زەرە ڕاست بە تەواوی بە تەمای ساڵێک ئەگەر وابێت دەست هیچ بکەن
ئەگەر ئەم فەلاحەتێ نەکەم چی بکەم تازە خۆ نامانکەن بە هیچ خۆ تازە بە عملی هیچ نایە منە بە عملی ئەم لەولایە منە بە عملی هینە مەجبور هەر ئەم فەلاحەتێکم لەو کاتی شووتی پێنج جوێن بەرهەماتووە بەڵێ شووتی لە تورکیا و ئێرانەوە دێت ئێستا حدودەکانی جنوب کراوەتەوە حربێکی اقتصادی لەگەڵ ئێماکرێ چۆن شووتی هاورداکە بەڵێ حربێکی اقتصادی لەگەڵمانەگرێ باشە ئەمە وایە کاکە حرب اقتصادیە ماكو حرب اقتصادي ئەمەی كاكا هو مو سوق قصدي. عرض وطلب رق موجود يرخص رق قليل يصعد ئێستا نەک ئێمە زەرە دەکەین بەقاڵەکان زەرە دەکەن یعنی وەختی وا کرێ سیارەکە مۆدەرنایەتەوە بەقاڵمان هەیە ڕۆژی دوو ترۆلە بارەکەڵە عادلی عەمی لە کەرکک علووە هەیە عادلی بابە کەسی ئەدری لە تۆپزاوە لە تازە هەیە لە هەولێریش هەیە خۆش حەچی لە ڕەبیعەش هەیە ابي علوه خۆش حەچی دیالەش بە هەمان شێوە هەیەتی الله يبيع علوه خۆش حەچی شيخ بابا بيع علوه بس كلمة واحدة إيه. معقول افتح حدود هسه هسه ما نا موجود سنور موجود بالعراق نەکراوەتەوە رجي ما موجود شلون ما موجود ما موجود موجودة عمي مسدود حدود هذا ینی یەک شووتیش لە ئێران و نەهاتووە بە نسبەت تورکیاوە نازانم شووتی تورکی هەیە یان نا لە ئێرانەوە نەکراوەتەوە شووتی ئێرانی نییە والله كراوي کاکە شووتی ئێرانی نییە أو فلا يعني بقالي بس شريكي خومة ولا كراوي كاكا والله العظيم ئێستا ئەگەر ئەوان دایخەمە تاوەتی ئەو شووتیەوە کیلۆ چەند ئەو شووتیە أو شو تدو 100 دينار كم تنقى بين 250 دينار فلا زي ما النبي يعني لا ناس شل دينار 50 دينار يستفاد بك کاکە فەلاح چۆنی سپاس بۆ خوا لەکوێوە هاتووی هاتووم بۆ پێنجوێن خەڵکی کوێیت خەڵکی پارێزگای میسانم بۆ هاتووی هاتووم بۆ کڕینی شووتی شووتی وەڵا زۆر باشە عندنا خط من هناك يحمل سورة. رجل أبيض. ڕات چیە لەسەر شووتی پێنجوێن والله رقي زين باشە ها زين شوية سورة. أحمر حلو، خوشة. حلو، شاكة. طيب. ینی شووتی پێنجوێن لە نرخ و کوواڵەتی باشترە لەبەرەوەی تازەیە تازە لە کێڵگەوە لێ دەکرێتەوە خێرا بار دەکرێت جوتیارەکە گوتی ئەم بەیانیە لێم کردوتەوە هێناومە لەبەر ئەوە تازەیە بە 24 کاژێر دەیگەێنمە بازاڕەکان 24 ساعة مسافة طريق لێ کیلێ بە چەند نەفرۆشن کیلۆی بە 250 دینار دەفرۆشم ئێمە باسی پشتگیریەکەیت پیاوە دوێنە پارەکە بە یەکۆ بین لە هیچێکا بوویت عرە 270 ملیۆن دیناری خوارد لێرە نە حکومەت گرتی 15 ڕۆژبەری یا 170 ملیۆن دیناری هی کێ هی ئێمە هی کەپر خاوەن کەپر بۆچی خواردی بە قەرز بردیان بە قەرز بردی و دوای ڕێگنەی هێنا بەسی قەبردی ئەی دوای چۆن کابرا لێرە بۆ حکومەت هەر لێ نەپرسی ما مسابقة خبز شبي بو جنوب على مش ناخذ كاكبنا غلا بيبا بو هوليا بو لجني تنسيقي بينا بو بقى بينا بي من شش ما راكب هیچ دەست ناکەوێت دینارەکە دەستکەوتۆ لا والله چەند جارچی بۆ بەقاوە تۆ لەو 270 ملیۆنە چ دەست نەکەوتەوە یەک دینار ئەم پیاوە شایەتە وەکو هاوکاری ناپێندی بۆ پیاوە شۆنەوە دەستە لێشتووە ئەچی پێ ئارە وڵاسە لە هەولێر و لە ڕەبیع بالبارەکە کابران پیاوە ڕۆکەڵێ لێ بالبارەکە جاڵا ئەوە بە شووتی 100 دیناری کۆ ناکرێت هەرکۆ ناکرێت کاسەکە خوا بازار ڕەبا یاخوا بەخێر بی سەر چاوم خوا بازاری یاوی وەڵی خوا بازار ڕیاوین بەزێت خۆ حکومت نایاڵێ بۆچی ئەینا خوا بازار ڕیاوین وەخوا ئەوە لای خوانی ئێستا ئێستا چی حکومەت چیە ئێستا حکومت حالێن مەرزی ئێرانی کردوەوە بۆ هەفتەیە داخە هەفتەیەکی کات چۆن ئێستا شووتی ئێرانیت ئێستا حالێن شووتی ئێرانی من خۆم شووتیم نردووە بۆ بەسڕە لە تەنی شووتێکی منە شووتی ئێرانی هەیە ئێرانێکا فرۆژێ بە هەرزانتر هی من ماوەتەوە بەڵێ ئەمە شووتی کوێ ئەمە شووتی دەستی گۆخڵان ئێوە ڕۆژانە چەندێک بەرهەمێنن لەم شووتێ چەند بارەکەن من وەکو خۆم ڕۆژانە تا 150 بارەکە ئێوە خۆتان ئینتانێ بێستان و بەڵێ 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 ڕۆژانە 150 تۆن بارەکەی بەڵێ هەر یەکێ وەک من ڕۆژانە 150 ئایا چەندی وەک من هێکەوە تا ماوەی چەندێک ئەم 150 تۆنە ینی هەتا ماوەی 40 شەو بۆ مانگی زیاترەخە ئاوە
ئێستا لە مەوسیمی شووتیە باڵێ هێنا لە مەوسیمی تەمات و کاڵکوشیگا زۆرترە ئەوە کیلۆی چەنەکەوێت لە سەران ئێسمە کیلۆی 200 نالای کەمی کەوتۆ لە سەرێمە حالێن ئێستا کیلۆی 100 دینار 120 دینارەکە یعنی نیوانی و زەرەرە بۆچی دو ساکەوێت مەسرەفی زۆرە مەسە نەوارە شووتی چەندێک تێچێت تقریبی نەواری شووتی ملیۆنی زیاتری تێ ئەچێ ئێستا نەواری شووتی 300 400 هزار